چالنجی مانگی 8 لە 2025ەوە هەموو مانگە چالنجتان بۆ دائانین تا بێکەوە ئەنجامیان بین بۆیە ئەم مانگەش لەگەڵمان بێت. خاڵی یەکەم تکایە بڕی 1000 دیناریش بێت بە پێی توانای خۆتان بیکەن بەخێر بۆ دانیشتوانی غەزە لە ڕێگەی پێجی حاجی کاروانەوە. خاڵی دووهەم ڕۆژانە بە ماوەی کاتژمێرێک وەرزش بکەن هەتا ئەگەر بێت و لە ماڵەوەش بن. خاڵی سێهەم ڕۆژانە 30 خولە کتێب بخوێنەوە. خاڵی چوارەم ڕۆژانە کاتژمێرێک دابنێن بۆ ڕخستنی ماڵەکانتان یانی ژوورەکانتان بە دیار گوێگرتن لە پۆدکاستێکی بەسوود. خاڵی پێنجەم ئەنجامدانی شەونوێژ ئەگەر بە دوور کاتیش بێت. خاڵی شەشەم ڕۆژانە بە ماوەی کاتژمێرێک بۆ 2 کاتژمێر خەریکی فێربوونی زمانی دڵخوازی خۆتان بن. خاڵی حوتەم ڕۆژانە بڕەپارێکی کەمیش بێ هەڵی بگرن لە کۆتایی مانگەکەیە بیدەن بە پێداویستێکی خۆتان یانیش کڕینی دیارێک بۆ ئەزیزێکتان. خاڵی هەشتەم ڕۆژانە شتێک فێر بە لە هەر بوارێکا بێ بۆ نمونە بواری تەندروستی، زانستی، کۆمەڵایەتی یان هەر بوارێکی تر کە خۆت پێت خۆش بێ. خاڵی نۆهەم شەوانە کاتژمێر 11 لە ناو جێگایە بن و پێش نوێژی بەیانی بە 20 خولەک یانیش بە 30 خولەک هەستن لە خەو. خاڵی دەهەم ئەگەر تووڕە بوون بۆ ماوەی 8 شرکە هەناسێکی قوڵ هەڵمژن. خاڵی 11 بە پێی کێش و باڵات ڕۆژانە لیترێک بۆ 2 لیتر ئاو بخۆرەوە ئەگەر نازانی چۆن سێری کاپشنکەن. خاڵی 12 خوێندنی 5 پەڕە یانیش زیاتر لە قورئانی پیرۆز هەموو ڕۆژێک دوای نوێژی بەیانی لە کۆتاییشە ئەوە خاڵێک لە کۆمنت زیاد بکەن.